ئێستا چۆنە بەڕێزان؟ سڵاو و ڕێز بۆ هەموو کوردە حیاتەکە. هیوادارم کە لە هەر شوێنێکی دنیا هەن ساخ و سەلامەت بن. ئێستا وردە وردە ئەچینە ناو قسە و باسەکان و لایڤەکەمانەکەین خۆشەویستان و عەزیزان. سەرەبا بزانین هەموو شتێ پێرفێکتە یان نە. هەموو شتێ باشە بەڕێزان؟ هەمووتان بەخێر بن سەر چاوانم. ئەم شەو کۆمەڵی قسە و باسمان هەیە. هیوادارم کە بتوانین کۆمەڵی حەقایق بڵین لەسەر ئەو دز و جەردە و مافیانی کە لە کوردستانی باشوورە هەن و بابەتەکەم پێشەوی ئەلان کردووە بۆ هەموو لایەک. هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایە بگەینەوە. کۆمەڵێک ڕاستی هەیە بیخەمە ڕوو بۆ هەموو خۆشەویستان و بۆ هەموو عەزیزان. بەخێر بێن سەر چاو. یەک دوو دەقیقاوە سیم تاوەکو هەموو برادەران کۆ بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکە. باشە بەخێر بێن سەر چاوی من هاتن. بەخێر بێن. بامێژ لا بەم ئەم تەسبیحە قسە و یەکدەنگ چیە خۆشەویستان. خۆ من ئەهلی تەسبیح نیم، بەڵام هەروە جاجار لە خۆ دانیشم بە ماڵەوەی هەمە دەست. بەخێر بێن سەر چاو خۆشەویستان. بەخێر بێن. بەخێر بێن. ئەم شەوی حەشرە خۆشەویستان. ئەم شەو یەک کۆمەڵ حەقایق بەڵام شەد نییە ئەوەی کە ئەمێ هەر هەمی بڵێن، بەڵام بەرحاڵ نیوەی زیاتی ئەڵێن بۆی هەموو ڕاستیەکان خەڵک بیزانێت لە واقع. کۆمەڵی خەڵک خۆیان نەکەن بە شتێکی عەجایب و غەرایب بەسەر ژیان و گوزەرانی ئێمە. عەزیزان و خۆشەویستانی من، سەرەتا ئەبێت هەموو لایەک ئەو ڕاستیە بزانێت. من وەکو شانازخان ماڵم لە شوشە نییە و ماڵم لە پەشمەک نییە و پێویستیشم بە دۆدەلەسە نییە بەڕاستی. وەک ئەویش نە گوێن ئەدەم نە سوکاتی بێش کەسێکەکەم. بە فاکت بە عەقڵ و بە مەنتیق قسەیەکەم بەڕاستی. بە درێژایی مێژووی ژیانی سیاسی و کۆمەڵایەتیم هەمیشە ئاوا بە ناو وێنەی خۆمەوە قسەم کردووە بەڕاستی. هیچ کاتێ ئەوەندە ترسنۆک نەبووم بچم لە ژێر ناوێکە چاک یا خراپ قسە بێش کەسێ بە. لە ڕوانگەی منەوە سەرۆکی هەر وڵاتێ، هەر حکوومەتێ، هەر وەزیرێ، هەر گزیرێ، هەر سەرۆک حیزبێک تەنها و تەنها ئەشی خۆی جێبەجێکات، موچەی خۆی وەرەگرێ. بەڵام کاتێک دز و گەندەڵە و زەربە لە ژیانی کۆمەلگادا ئەبێ لە بەرامبەریان ڕابوەسین بەڕاستی. هەر کەسێک ڕقی لەوانە بێ لە ڕاستیە گەمژەیە، ئەوانەیشی ئەوانەی خۆش بێ هەر لە ڕاستیە گەمژەیە. ئەوە ئیشی ئێمە نییە ئەوانەمان خۆش بێ، ئیشی ئێمەش نییە کە ڕقمان لێیان بێ، بەڵکو ئەرچی ئێمە ڕاستی وتنە لە واقع. ئەوانە کۆمەڵی خەڵکن موچە وەرەگرن لە حکومەتدا بەشدارێکی بەشدار شەری خۆتی بەڕاستی. هەمیشە وتومە هیچ کەسێ با شاخ لە شاخی ئارام ئەحمەد گیر نەکات. ئەگەر شاخی لە ئاسن بێ شاخی ئەشکێنم بەڕاستی. شاخی ئەشکێنم. من بورن ئەگەر تۆسێ هەناسۆشتم تەواو نەبێ، چونکە بەڕاستی مەجبور نەبووم یا لایڤەکەم ناکرد، بەڵام چونکە نەخۆش بە تەواوەتی چاک نەبووم لەو کۆرۆنایە کۆمەڵێک کێشەم هەرمەوە لە حەقەتا، بەڵام مەجبور بووم تازە قەولم مابوو کە قسەکانی خۆم بکەم. نووسینێکم نووسیوە لەسەر هێرۆخان وتومە ئەتوانم بڕۆ کتێبی لەسەر بنووسم. ناونیشانەکەیشی ئەوە بوو کە بۆنا لە جیاتی کتێبێت دەک کتێبی لەسەر بنووسن. قسەکەیشم واقعە دەکات. ئەمە ناونیشانی کورتەوتارێکی بەندەیە لەسەر هێرۆیشتی جەلال تاڵەبانی. بەڵام چونکە ئەمانە لەسەر ئەساسی ئاغا و ڕەعیەت پەروەردە بوون، چونکە ساڵانی ڕەعیەت و گوێ لە مست و هەمیشە بچووک و گرکن بوون، و ئێستای چونکە شەقی زەمانە کردوونی بە خاوەن پارە خۆیان لێ گۆڕاوە، خۆیان پشیلەن وازان بەڕاستی ئەمانە شێر و پڵنگن. شاناز هەستاوە لە پێیجی گەلپرێس نەها گەڵپرێس کە پێیجی خۆیەتی بابەتێکی درودرێژی نووسیوە لە وەڵام بە مندا لە شێر ناونیشانی لووتکەی قەڵەمفرۆشی و تەسلیمبوون وەڵامێ بە ئارام ئەحمەد. جا لە هەموو خۆشتر تەسلیمبوون بەکێ؟ بە حیزب بە چەتە و مافیاکەی خۆی بەڕاستی. ئەمەیە بۆ خۆی جێگەی شەرمەزاریە. شانازخان چونکە ماڵی لە شوشەیە هێندە ئازایەتی نەبووە ڕێک و ڕاست بە ناوی خۆیەوە بنووسێ، هەستاوە لە ژێر ناوی پێیجی گەڵپرێسە بابەتەکەی نووسیوە. عەزیزانی من، ئەو زمانەی کە شاناز پێی نووسیوە وشەکانی وەک ئەڵێن بیخەرە سەر نان سەگ بۆنی پێوە ناکات.
هێندە زەبوونانە نووسیوێتی ڕێک ئەڵێ ڕادیۆیەکەی سەردەمی شاخە لە شاخە ڕادیۆیەکیان نەبوو ناویان نابوو ڕادیۆی دەنگی دواوە هەر بەڕاستی هیچ دەنگی دوایەک چەندە زێرابیش بێ پێی شەرمە لە ڕاستیە ئاوا بنووسێ بەو زمانە سەجادێ و بەو زمانە لومپنێرەواقع زمانەکەی ئێژگار پیس و لومپەنانەیە سەرتاپان نووسینەکەی گوێنە ڕێک وەک ئەوەیە دزێک و جەدەیەک نووسیبێتی بەداخەوە بەڕاستی باشە من لە وتارەکەی خۆمە سوکاتیم بە هیچ کەسێ نەکردووە هەتا سوکاتیم بە هێرۆژ نەکردووە بەڕاستی ئەکرێ تۆ هێرۆت لا گەورە بێ ئەکرێ منیش لەلام بچووک بێت لای تۆ باش بێت لای من خراپ بێ هەردوو لامان ئازادین ئەمە مێژوو بڕیار ئەدا دوجار کە چێ ڕاستەکە و چێ ڕاست ناکات مەرجنی ئەوەی لای تۆ جوانە لای من جوان بێت پێچەوانەکەیشەوە هەروایە هەردوو لامان بەڕاستی ئازادین تۆ ئەتوانی وەڵامی منێ بدایەتەوە بە عەقڵ و مەنتیق و بە ئەخلاقی سیاسیەوە وەکو من بە ناوی خۆشتەوە بەڕاستی وەڵام بدایەتەوە لەم وتارە بەرگەراجیەیە زۆر بە باڵای خۆیان هەڵیاوە وە جوێنی بە منداوە وە لە سا هەشتای بابەتەکانیشی تیرە لە سنگی لاهوری شەرجەنگی باشە کەسی لە وەستاپا بۆی نووسیوم بە گۆڕی باوکی و باوکم و مامجەلال و فڵان شوێنەخوا ئەڵێ هێنی من نییە باشە ئەمانە درێن بە شیرەوە خواردە بەڕاستی خۆشەویستە جارێکیان لە پرسەکەی کاک نەوشیوانە پێم وایە چلەکەی بوو یان نازانم بەڵحاڵ لە پرسەکەی دانەیەک لە سەرکردەکانی ئەمێکێتی هاتە لام وتی یەک قسەی پێ بڵێم وەکو نەسیحەت نە بەڵام هەر بیزانەوتم فەرموو وتی لە ژیانتا بڕۆ بە هیچ جەلالیەک نەوێتە وتی ئانی کە لە شاخە جەلالی بوو باشە چونکە ئەوانە هەرچی بڵێن درۆکن بەڕاستی طبعا من لەبارەی سایکۆلۆژی و لە شاناستی ئەگەم وتارەکە زۆر لە ژێر فشارایە لە ژێر فشاری دەرونیە بۆیە سەرتاپا تەنگە نەفەسی خۆی دەرەکە تا نەخنچێ وە دیارەکە زۆر داماوە وە زۆر زەبوونە هەستاوە شەڕەکەی خۆی و لاهوری شێخجەنگی هێناوە لە ڕێگەی ناوی منەوە لە لاهوری شێخجەنگی ئەدا وەکووتم لە سا هەشتای سوکاتی بە لاهوری شێخجەنگی کە ئەتوانێت خۆی ئەگە پێپێسیزانێ وەڵامی بداتەوە بەڵام من وەڵام بەشتەکانی خۆمەدەمەوە لاکەتە عزیزان تەنها جەلا تاڵەبانی شانازی برای مەحمەدی ئەناسی هەتا لە ژیانە بوو نەیهێژ یەک پۆز وەربگرێت لە کوردستانە تەنها لە بەریتانیا دای نابووی بۆ خودنێن یەکێتی بەوتەنە بێکارە و بە هیچ شتێ نەیکرد بە هیچ شتێ بەڕاستی چونکە جەلا تاڵەبانی باشی ئەناسی لە حەقیقەتە باشە تەواوی بابەتەکە هەڵبەرەوە چوار پەرەگرافی تێدا نییە کە دژی من بێ باشە بەڵام منی کردووە بەلەمپەرێ لە پشت منەوە خۆی شاردۆتەوە لە لاهوری شێخجەنگی ئەدا واتە شەڕەکەی خۆیانی هێناوە گوایە دژی بەندە بابەتی نووسیوە بەڵام هەمووی لەسەر لاهوری شێخجەنگیە باشە شەڕەکەی تەسنۆکانە کردو لە واقعە بە لاهوری شێخجەنگی ئەڵێ قاچاقچی جگەرە و مەشروب و ئاڵتون پارەی سەرانە وەرگتن زەوی داگیرکردن فەردەپوڵی داهاتی مەرز و ئەرز و نەقلی دووگ و هێلکە و زەیتون و ئەرەم بابەتانە باشە گوایە لاهور لەمانە پارە بە ئارام ئەحمەد ئەڵێ هەتا دز ئازا بوو خاوەن ماڵی گرت هەر بەڕاستی ئێستا ئاوای بێت و عەزیزان و خۆشەویستان یەک زەرە ئەخلاقیەت نەماوە لە واقع ئەوەندەش ئازایەتی نەبووە بە ناوی خۆی وتارەکە بنووسێ باشە بە یەک گوشەش نەیوێراوە ناوی لاهوری شێخجەنگی بەرە خۆشەویستان پاشان هەساوە پەلاماری لە هەژار موکریانیەوە گوایە هەژاریش بە حەپەحەب ئەمە زمانی شانازە بە حەپەحەب نەیتوانیوە لە شکۆی برای مەحمەد بدات و کەمی بکاتەوە لە کاتێکدا من بە یەک گوشە باسی برای مەحمەد نەکردو خۆشەویستان بەڵام چونکە ئەمانە سەروەریان نییە ئەیانێ بە پێڵاوەکەی برای مەحمەد خوان هەڵواسن باشە ئەمانە چونکە هەموو تەمەنیان خۆیان سەرقاڵی چەلەحانە و حەپەحەب بوون پێ هەموو دنیا بەڕاستی بۆ جۆرە ئەبینن باشە لە شانسەکەی ئەم ئارام ئەحمەد نەکبەتە هەرچی دز و درۆزن و گەندەڵکارە بووەتە مانگ و ئێمە قوربەسەر بووین بەو سەگەی کە بە مانگاشەوە ئەوەڕێت ئێوە خەڵتەی مجتەمەعن مانگاشەوێکی شتی چی کاکە باشە ئیتر نازانێ هەتا خودی برای مەحمەد جگە لە کۆمەڵێک کتێب کە شیرۆک و شیعر و ڕۆمانەکە هیچ سەروەرێکی سیاسی نییە برای مەحمەدیش بۆ شارەزای مۆدێکی عەجیب و غەریبە و نایەن باسەر ئەو مۆزوعانە بکەین هەرزوو لە شەستەکانەوە ڕای کرد لە بەریتانیا مەیدانەکەی چۆڵ کرد هەتا مر بۆ خۆی شاهانە ژیە ئێستا گردێکی داژی کردو گۆڕەکەیت باشە سەرقای ڕابواندی خۆ بۆ هەتا ئەو کومرد لە هەموو تەمەنیام شوتی خێری بۆ کورد نەبووە چیرۆکەکان شیعرەکانی نەبێت باشە وەجگە لە فیتنەی شەڕی ناوخۆ کە دەستکەلاکەی جەلا تاڵەبانی بوو شتێکی تر نەبووە بەڕاستی لێمان مەکەن بە شتێکی عەجیب و غەریب کە خۆمان قسە ناکەن لە واقع باشە لە ئاخر و ئۆخری پیرەکەیشیە سوکاتی نەما لەلایەن گەلاوێشخانی ژن و کشەکانی پێی نەکرد لە بەریتانیا بەڕاستی ئەوەی کە تر پیر و کەنەفر بوو هەمویان سوکاتی بێ حرمەتیان پێ کرد
من باسی گەلاوێژم کردووە و تعلیقیشم لەوەوە وتوما وەک چۆن گەلاوێژتان بەزۆ کردە بە شاعیر و ڕۆمانوس ئەتوان هێرش بکەن بە شاعیر و ڕۆمانوس و ئەنیشتاین و هەر هەموو شتێ فشەیە پارەتان پێ لە خۆی کتێبی قۆڕ بنووسن و تەواو بڵایکەنەوە قسەکانی من ڕاستە باشە خۆی و قوباد نۆکەری بنەماڵی بازانین کەسی پەلاماری مەلام سەفای یاوە گوایە هەژار موکریانی نەیتوانیوە مەلام سەفا گەورە بکە و برای مەحمەیش بچووک من لێرە بە شانازاڵێم هەموو تەمەنی خۆم دژی بنەماڵی بازانی بوو بەڵام مەلام سەفا هەرچی بێ هەزارانی وەکو ئێوە ئێستا نۆکەری بڕۆ سەری قوباد تاڵەبانی بە هەموو تاسەیەک اینجا ئەچێ گوایە ئاغاکەی من بە قەولی ئەو ئاغاکەی من لاهورە ناتوانێت لە گەورەی هێرۆکەم بکاتەوە لێرەوە ڕاستە ڕوان پێ بڵێم ڕاستیەکەی چونکە هێرۆ هیچ نییە کاتێکیش کە ئینسانی هیچ نەبوو لە هیچ کەم ناکێتەوە لە واقع هەموو سلێمانیش ئەزانێ تۆ هێرۆشی فرۆشتووە و دەست گرتووە بەسەر زۆربەی شتەکانیدا بە نمونەی مناڵپەرستی کوردستان من بە فاکت ئەدوێم ها من لە خۆم قسەی قۆڕفرانە دەبڕاستی جا گەورەی هێرۆ تەنها قسەیەکە ئەویش کە لە شوێنەکە بیستمان ئەوێت ینی ماجرا بوو یاخوا هەمووتان بە قوربانی مان بن باشە جا فەقیر وەکو هێرۆ زمان لە دەمی هەبووە کاکە تا قسە بکە توانێتی شتێ بنووسێ یا فکرێ یا مەعرفەیەکی پێ بێت لە شاخیشا کامێرێکی پێ بۆ ڕسمی کۆمەڵی خەڵکی کردووی ئەو دز و جەردانێکی ئێستا دز و جەردان و تەواو باشە بەڕاستی من پێم عیبە کەسایەتی خۆم دابەزێن و باسی ژیانی سیاسی کۆمەڵایەتی و شخصی ئێوە بکەم ئەگەر ئەو شەڕە لەگەڵ منا بکەن بە جۆرە ژیانتان ئەخەمە بەردەستی خوێنە بۆ مێژوو دەینووسمەوە کە کورد لە بوونتان هەست بە شەرمەزایی بکە بەڕاستی هیوادارم نەیگەین لە مریشکە ڕەشە فێر بن و عاقڵ بن بزانن کە لەگەڵ چیا ئێوە قسە و باسەکەن یا لەگەڵ چیا ئێوە دەگیرە بن هێرۆ تەنها ئەوەیەش دی جەلال تاڵەبانی بووە و قشی برای محمد بووە باشە برایم ئەحمەدیش خۆی لە مەیدانی سیاسیا دۆڕاندوێتی زەواجی سیاسی کردووە هێرۆی یاوە بە جەلال تاڵەبانی تا جەلال تاڵەبانی بەکاربێنە دژی مەلام سەفا و پارتی تەواو بەدەشتێکی نەوە بەڕاستی وەکو بینیمان دوجاریش خودی جەلال تاڵەبانی شووە سەر گۆڕەکەی مەلام سەفاش داوای لێبوردنی کرد هەمووان بینمان ئەمە کاکە ئێوە لە برایم ئەحمەدەوە هەتا ئەم چرکە ساتە کە پاڤێڵ و قوباد و شانازخان لە ناوێکێتیە هەن سەر لەبەرتان بەرامبەر بنەماڵەی بازانی دۆڕاندووتانە بۆ شارەزاییتان باشە بڕۆ کوڕەکەی کە قوباد تاڵەبانی بیبینن بزانە چ پێڵا و جوودکەرێکە بۆ مەسوول و بۆ بنەماڵەی بازانی چۆن سینیەچە ئەژێرە دیوەخانەکەی مەسوول بازانیە باشە تا ئێوە بمێنن بەم عەقڵەی خۆتانەوە نەوە بنەوە ئەبێ مناڵەکانیشتان نۆکەری مناڵەکانی ماڵی مەلام سەفا بن با باش بیزانن چونکە ئەوە خۆتان ئەوەتانوێ لاقەتە باشە تۆ شانازخان بەڕاستی هیچ نیت تەنها کلشی قوباد تاڵەبانیت و قوبادیش کۆیلۆ جانتاڵگەی بنەماڵەی بازانیە ئیتر ئێوە شانازی بە چی ئەوکەن ڕاستی تۆ بە فیتی پاراستن و بە فیتی پارتی ئاوای شەڕ و فیتنەت لە ناو حیزبەکەی خۆتا هەڵ کردووە دژی لاهوری شێرجەنگی هەڵبەتە ئەوە هیچ مشکلی من نییە باشە بەڵام چۆن تۆ ئەتوانی ئەو ئازایەتیە سوکاتی بە ئارام ئەحمەد بکەیت بە چی تەنەوە ئێوە سوکاتی بە خەڵکەکەن بەڕاستی هێرۆ تیڤی خاک و کۆمەڵێشتی هەبووە هەمووی هەر حیزبەکەی خۆی بووە مناڵپارێزی هەبووە بۆ دزی و پارەکۆکردنەوە بناغەی ئەم دزی و جەردەیەکە هەیە هێرۆخانی خوشکی تۆ داینا بە قوربانە بم ئێستا خۆت و کوڕ و کچ و هەمووتان ملیاردێرن کە ئێستا باسی هەموو یەکەم بۆ خەڵک باشە بەس لە باشانەکەتان 750 دۆن بزەویە باشە بەس زەویەکانی خۆت و لە تیفی مێردی 100 دۆن بزەویە ئەمە جگە لە بەنزینخانە و دیان کۆمپانیا و بازار و کۆمپانیای ئەتەنێتی و هەموو ئەمانە باشە عزیزان ئەم خانمە هەستا پەلاماری باوکی منیەوە ینی حاجی عەلی باوکی من سوکاتی بە باوکم ئەکات باشە باوکی من هەموو دەڤەری پێنجۆن ئەیناسێت تا مردووە هەبوو بووە و دەکرێت هەموو ئینسانێک بە باوکی منیشەوە بە خۆشمەوە لە قۆناغەکانی مێژووە هەژارش بوو بێت حرەسیش بوو بێ خۆ حرەسی عیب نییە شانەزخان باشە باوکی من هەرچی بێ نەوەکو ئێوە دز بووە نەبەر بەڕاشیش بێڕەوشتیش بووە باشە نەخۆشم وەکو مناڵەکانتان دز و جەردە و بێڕەوشتم باشە ئێمە لە ئێوە جوداین بەڕاستی هەر لایەمان دوو مێژووی جای هەیە باوکو باپیری تۆش کورتان درو بوون لە سلێمانیە باشە بلای ئەحاڕەشی کورتان درو لە مێژووی سلێمانیە نووسراوەتەوە باشە خۆم ئیش عیب نییە و شانازیشە بۆ باوکو باپی تۆ کە کورتانی گوێ درێژیان درویەوە باشە ئێستا بۆ ئێوە عیبە بۆ مناڵەکانی ئێوە عیبە کە بە دزی گەورە بوون بە دزی پەروەردە بوون بەڕاستی ئەینا بۆ برای مەحموود و بۆ باوکی برای مەحمەدی شانازیە کورتان درو بوون بەڵام بۆ ئێوە عیبە کە ئێستا دزن بەڕاستی باشە ئێوە بوونەتە هۆی ئەوەی کە باوشی ئارام ئەحمەدەکان و هەزاران هەزار ئارام ئەحمەد هەژار بێ تۆ دزینی سامانی باوشی من و بنەماڵەکەی من و خۆم و کەس و کارەکەمێ و خەڵکی کوردستان دزیوە بوویتە ملیاردێر بە پارەی ئێمە باشە
بەڵام ئێوە زۆر بێ شەرم و بێحەیان بەڕاستیە سامانەکەوان ئەدزن ژیانمان ئەدزن ئەمان خەنە سواڵ ئەمان چەوسێنەوە کەچی یەن گاڵتەشمان پێ یەکەم کە ئێمە فەقیر و هەژارین ئێخۆ ئێوە ئێمەتان فەقیر کردووە دزە گەورەکان بەڕاستی ئێوەن لە واقع باشە ئێوە دەیان ملیار دۆلاری ئێمەتان دزیوە خۆتان توت کە سەگەکانتان من بە کرێکاری و قوربەسەری و بە پەلەقاژی ئەژیم باشە هێشتا تۆ بە من ئەڕێی پارە وەرگر بۆ قۆنەی مناڵێکی گەرمیان و هەڵەبژە ناخەمە قورجی ئەو کەسێک ئەو قسانە بەرامبەر بە ئارام ئەحمەد بکە نەکەرهێنی قورجی خۆی قورجی باو و باپیریشی بەڕاستی باشە ئێوەی زوجەدە وا بە ئارام ئەحمەدیشی ئاوارەی وڵاتان بڵێن کە 27 ساڵە لەجێ چەتەکانی ئێوە من هاتووەتە ئەوروپا دانیشتوو ئێوە بە ئارام ئەحمەد بڵێن چۆن شەرم ناکەن بەڕاستی ئێوە هیچ حیا حورمەتێکتان نەبا بەڕاستی باشە شاناز هەڵێ جاری وا هەیە دینارێکم پێ نییە ئەی بە قوڕاچیت باشە ئەی بە قوڕاچی ئەگەر ڕاستکەیت ڕەنگە دیناری پێ نەبێ پاوەنی پێ بە دۆلاری پێ لەگەی ئیرۆ پێ بەڕاستی ئێوە یاری بە شعوری خەڵکەکەن ئێوە شەرم ناکەن بەڕاستی ئەو قسە قۆڕانەکەن کاتی خۆشی هێرۆخانە وشی خۆشەویستان بەخوا مانگانە ناتوانین کرێ ئەو شوقەیە لە لەندەن بدەین باشە بەخوا بمرین مەگە بەلەدیە بمانێژێ پارەمان نییە بۆ گۆڕەکە سەری گۆڕەکە ژای تەڵەبانیشکە هێرۆش گۆڕەکەی بلای مەحمەدیش هێرۆ ئەمرێ گدەشکەی بۆ هینەکە باشە بۆ داهانێن وەکو هێ من هەورانی چین بە ماڵی کاک مەسعود ژوورەکەی ئەو نەپشوو بوو خواجێگە نەبوو دانیشین هەندێکمە هات نێتەرەوە حاشا حازی لە ڕووی ئێوە حورمەتم بۆ ئێوە هەیە ئەوەی ئەم جۆرە قسانەی کرد ئەوەی ئاوا قساکە دەبێت دووشتی پێ بڵێیت یەکەمیان بڵێ هۆش دووەمیشیان بڵێ دەبڕۆ بۆ خۆ بیخۆ زەحمەت نەبێ بۆی ئەوە بێشعور نەبن ئەو قسە قۆڕانە بۆ خەڵکن بەڕاستی باشە شاناز خان تا ئێستا ئەم شتانی دزیوە کە من بۆتان باسەکەم خۆشەویستە تا ئێستا ئەم شتانی دزیوە کە لە دینارێکم پێ نییە پاشە زەویەک لە بەریتانیا لە ڕێگەی فڕۆکەخانەی گاتۆیی نرخەکەی ملیۆنەها پاوانە خۆشەویستە خانوویەک لە بەغا بە ناوی لەتیفی مێردەوەیەتی نرخەکەی زیاتر لە 20 ملیۆن دۆلار عزیزە باشە ڤێلایەکی لە لەندەن هەیە بای 10 ملیۆن دۆلارە ئاسۆسی کوڕی لە ناوچەی نایس برێدجە کوێیە گرانبەهاترین شوقەی هەیە کە جێگەی ملیاردێرەکانە لەو شوێنە ملیاردێرەکانە ژین عزیزانی و خۆشەویستانی من دوو فلاتی هەیە لە کۆمەڵگەی بەهاران شوقەیەک لە فاڕۆ گروپ هەر یەک لە مناڵەکانی ئاسۆس زاگرۆس سارا لە ئینگلتەرا هەر یەکەیان خان و ئۆتۆمبیلی تایبەتی خۆیانیان هەیە لە ئوتێل تایتانیکا بەشی هەیە لە ئوتێل هایکریستا لە بەکرەجۆ بەشی هەیە لە بەرزایەکانی سلێمانی کۆمپانیای قەیوان یەک قاشوقی بە دیاری پێیاوە شاری دایی کە ئەکەوێتە بەرامبەر چاویلاند کە پێشتر هیمەلا یاسینی کۆمپانیای بەڕێز بووە پێی تاوە نەکراوە فرۆشیێتیەوە بە شاناس گرانترین شوێنەکانی سلێمانیە خۆشەویستان باشە لە دەباشان لە تیفی هاوسەری زیاتر لە 12 دۆنم زەوی بە نایاسایی لەسەر تاپۆکراوە عزیزانی من باشە ئێستا ڕاستەوخۆ بووکەکەی کردووە بە بەڕێوەبەری ئەم نەسوورەکە باشە کشەکەی عەدنان کوڕێکیشی مدیری کۆمپانیای ئایکیۆ کوڕە بچووکەکەیشی سەرپەرشی کورساتەکە تەنها پشتەکانی ئایکیو خۆی ئەدا لە 1 ملیار دۆلار عزیزان و خۆشەویستانی من باشە شاناز دەستی گرتووە بەسەر ڕێکخراوەی مناڵ پارێزە کە تەنها بینای ڕێکخراوەکە زیاتر لە 10 ملیۆن دۆلارەکە عزیزانی من دەکەوێتە پشتی ڕەنگەلەری لای پردەکەی خستەوە خاڵ عزیزان و خۆشەویستانی من باشە بەرامبەر هەمان بینای مناڵ پارێز بینایەکی تری هەیە کە نرخەکەی ئەگاتە 10 ملیۆن دۆلار کراوە بە ئۆفیسی ئایکیو باشە مناڵ پارێزی کوردستان هی هێرۆ بوو ئەویشی برد جگە لە بیناو پارەی مۆڵ پەیداکردن بەمناوەوە لە هەرچی ماچێتی گەورە هەیە لە مزگەوتەکانە لە مۆنیمنتەکەی هەڵەبجە بچن سێریکەن قوتووی داناوە بە ناوی یارمەتی مناڵانەوە پارەکۆ بکاتەوە هەمووشی سەری مانگانە ئەشتە جیفانەکانی شانازەوە جیفانە قوڵەکانی کە بە حاتی تێن مەگەر گڵتێری کە ئاوا کە چۆ قەبرۆ پڕێکی دەمی پڕکی لەگەڵ بەڕاستی باشە لە جێگای لە دەیان جێگای ترەوە پارە بەنای ئەو ڕێکخراوە وەرەگرن خۆشەویستان باشە کوڕی ئێوە کف نەدزن خواتان بێ ئێوە گۆڕ ئەدزن ئێوە کڵاو جامانە ئەدزن کاکە کوڕە ئێوە دوو لە ڕێ جەماعەت هێلکە گونی خەڵکیش ئەدزن ئەیفرۆشن ئێن بە پارە بخۆ هێلکە گونی خەڵک هی مردووشن ئەیفرۆشن بۆتان کرێ ئێن بە پارە ئەمە ئێوە تەواو بوون لە حەقیقەتە چۆنتان لە ڕووی قسە کردیەوە باشە هەمووشان ئەزان خۆشەویستان شاناز کە لە بەریتانیا گەڕایەوە تەنها خاوەنی موچیشی خاننشینی نایاسایی بوو لە وەزارەتی پێشمەرگە بە پلەی عەمید باشە بەڵام بە سوودوەرگرتن لە مردنی مام جەلال و نەخۆشکەوتنی هێرۆخان دەستی بەسەر چەندین وڵک و سامان و کۆمپانیا و هەموو ئەم شتانە گرتووە خۆشەویستان باشە شاناز هەموو ئەم شتانەی بردووە
کەچی هیچ شەرم ناکە تۆخمە ئاکاتە پاڵی ئارام ئەحمەد گوایە من بە نانی ئاوی لاهور ئەژیم ئەگەر یەک تۆ شەرەفتان هەیە یەک تۆ ئابڕوتان هەیە بەڵگەکانتان بخەنە ڕوو زەحمەت نەبێ باشە لە هەر حەوقەرە دنیا بەشی ئینجانێکش عەزەم نییە وەکو ئارام ئەحمەد شەرم ناکە ئەو قسانە بە ئارام ئەحمەدڵێن یۆ تەریق نابنەوە بەڕاستی 27 ساڵ ڕاوتان ناوم وەکو شاعری وەکو نووسەری وەکو سیاسی ڕاوتان ناوم پێتان حرامیش بۆ بێمە وڵاتێکی خۆشم بە لە ئوتێلێکا شوێ دابنیشم شەرم ناکە قسانێک باشە ئەنجومەنێکی ئێستا بۆ بەڕێوەبەری عەدنانی گۆرانی بێژ عەدنان کەریم ئەنجومەنێکی بۆ بەڕێوەبەری کورسات دروست کردووە پێکاتووە لە خۆی لە عەدنان کەریمی هونەرمەند لە محەممەد سابیر کە مێردی هەتا ئیبراهیم ئەحمەد باشە دیێرینی کوڕی کردۆ بە بەڕێوەبەری کورسات وەکووتم ئاسۆسی کوڕی کردو بە مدیری ئایچوو سارای کچی کردووە بە مدیری مناڵپارێزی کوردستان ژنەکەی دیێرینی کوڕی کە کچی عەدنان کەریمی هونەرمەندە کردوێتی بە بەڕێوەبەری ئەم نەسوورەکە خۆشەویستە باشە دانا کە بەڕێوەبەری مناڵپارێز بوو گەندەڵی زۆری کردبوو ئەویشی وڵات بەدەر کردو دەری کردووە دەیان پرۆژیان وەرگرتووە بە ناوی مناڵپارێزەوە وەکو ئەتی مەحمەدی قیریان وەرگرتووە بە ناوی مناڵپارێزەوە مەحمەدی قیر چی ئیراکەسە مناڵپارێزەوە هەیە کاکە بەس پارەی پێکەوەکەنەوە هێرۆخان پشکی لە ئاسیا سێڵ کڕیوە بە ناوی مناڵپارێزەوە مانگی 11 ساڵی 2020 پاڤێڵ چۆتە لای فاڕۆقی مەلا مستەفا داوای پشکەکانی کردووە فاڕۆق وتوێتی ئەم پشکانە بە ناوی مناڵپارێزی کوردستانەوەیە بووە پارەکەی ئەبێ بۆ ئەوان بێ بچۆ کاغەزی هێرۆخان بێنە بەسەر چوار پارەکەتان هێمەوە باشە لە بیناکەی مناڵپارێزە ئایچیان دروست کردووە خۆشەویستان هەموو برجی ئایچوکەی ئەنتەرنێتیە لەسەر بیناکەی مناڵپارێز نرخەکەی 365 میلیۆن دۆلارە مناڵپارێز خۆشەویستان بە ناوی دانا دێرینی کوڕی شاناس هاوار حاجی لە لەندەن باشە 27 دانە ملیۆن دۆلاریاوە بە بینای سیتی سنتەر مۆڵ و شوقەیە لە خوار ئەبوو سەناوە لە ئەحمەی حاجی عەلی کڕیوە لە ساڵ 50 بۆ پارەیە کڕیوە ئەوی تری هینی ئەحاسوورە باشە کە پێیان حاسووری پێیان ئەحمەی حاجی عەلی کە ئێستا کێشیان هەیە ئێستا بەشەکەی تیشی خەریکن پارەی ئەو ئەحمەی ئەو تیشی ئەخوا حەپەلووشێکە باشە بڕۆنبەینی چاڤیلاند و کورسات هەموو ئەو شوێنە هەمی داگیر کراوە خۆشەویستە باشە لە تێوڕەشیدی مێردی کاتی خۆی وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق بووە نزیکەی 30 بەندا و گویا دروستی کردووە خۆشەویستان هەمووی بەجێ شوێنەی کردووە و هەمووشی پارەکەی خواردووە باشە ئێستا شانە دەستیاوەتە پرۆژەیەکی تر ئەچێ خانۆکۆنەکانی سلێمانی ساڵبوونکەرانە ئەوانە ئەکرێ چونکە کاتی خۆی کە کافی ژنی عومەر مورتاع عومەر فەتاح وەزیری شارەوانی بوو لە ئیدارەی سلێمانی لەڕێی ئەم ژنەوە هێرۆ 11 خانووی کۆنی ساڵبوونکەرانی کڕیوە ئێستا شاناش ئێوێ زۆری تر لەمانە بکڕێ بەڕاستی باشە ئەم نەسوورەکە کراوە بەچی کراوە بە کافتریا کچەکەی عەدنان کەریم بەڕێوەبەرێتی کە ژنی کوڕی کە بووکی شانازە دۆمینەی لێکرێ نێرگەرەی لێکرێ تاڵەی لێکرێ کورە شوێنی فەساد و بێڕەوشتیە ئێستا وای لێ هاتووە هینی تیاکرێت دڵداریشی تیاکرێ خۆشەویستان باشە دەرگایان بۆ کە لە شەقامەکە ئەچنە ناوی مێردەکەیشی کە دێرینی کوڕی شانازە بەڕێوەبەری کورساتە دایمە ڕێکلام بۆ ژنەکەی خۆیەکە خۆشەویستان ئەمە وڵاتە باشە خۆت مێردت کچت کوڕت بووکت زاوات هەر هەمووتان بوون بە ملیۆن بەسەر شانی ئێمەوە ئێستا بە من دەڵێن ئارام ئەحمەد پارە وەرگرە بە من واڵێن یعنی خەجاڵت نابنیەوە بەڕاستی یعنی ئەو داناوەشێن لە حەقیقەتە ها ئێوە داناڕزێن بەڕاستی بۆ وازێ نازانم چ خێڕێکی بۆی پانوس کردووی بڵای کرێتەوە لە پێیجی گەلپرێسە وازێ نێ نەسن چیە ئێستا ناویشی بۆ بە نەخۆشانەی هیوا خۆشەویستان بە کوتی پێتان بڵێم من ساڵێک بەر لە ئێستا باسی ئەم مۆزوعام کردووە ساڵێک بەر لە ئێستا بە لایڤ و بەنووسین باسم کردووە دوای ساڵی ئێوە هاتووە سەر ئەم قەزیە کاکە کۆمپانیای قەیوان کە لەلایەن فاخیر و براکانیەوە بەڕێوە ئەبرێت و سلێمانی هەمووی قۆداوە هی ئیداری گشتیەکێتیە واتە هیماڵ تاڵەبانیە دەیەوێت نەخۆشخانەیەکی تایبەت بە شێرپەنجە دروستکە بۆ ڕووتانەوەی خەڵک کاتی خۆی لەسەری دوام کاتی خۆی باسم کرد بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە کابرایشی مافیا و چەتە و دز و هەرچی و پەرچیە بە ناوی دکتۆر دۆستی نەجات زۆربەی دکتۆرەکانی ئەم هیوایی بەپارە هەڵخڕان بدنی بۆ نەخۆشخانەکەی ئەنوەری شێخە کەیسە لە زاواتۆ دەرەوەیان نەخۆش باشە ئەنوەری شێخە ئەڵێ چی ئەڵێ بەخوا من ئێستا نەخۆشم و لە دەرەوەم ئەمڕۆ قسەی کردووە لە دەرەوەم و نەخۆشم با بگەڕێمەوە شکاتەکەم هاتووە ئاساشۆ بە خەسەرخانە باشە وڵات دز ئازاب و خاوەن ماڵی گرت باش ئەم هەموو فشەفشەیەکن بۆ ناوی نەخۆشخانەمان هەیە و مۆدیێڕن و ئەمەی هەیە خۆشیان پەنجان گەرمە بێ ڕاکەن بۆ ئەوروپا بۆ نەخۆشخانەکەن باشە کەواتە ئەو نەخۆشخانەی کە لێ داتان ناوە هەر هەمی بۆ بازرگانی و گەندەڵی و دزیوە و بۆ ڕووتانەوەی خەڵکی فەقیر و هەژارە یعنی خۆشتان بڕاتان بە عیلاجەکانی خۆتان نییە بۆی خۆتان بۆ ئەوروپا بەڕاستی
بۆیە عەزیزانی من خەڵکی سلێمانی دەبێ فاخر و براکانی لە قەیوانابوونە بەر شار بە دەریان کەن اینجا ڕزگاریان ئەبێ ئینا ڕزگارتان نابێ بە هیوا و خەسەخانەی جامیعەکە و فڵان فیسەران بەوتەن ئەمە هەمووی جز و جەدەیە باشە اینجا عەزیزان هەرچی پێیجە کە زیاتر لە 200 دانە پێیج هەیە دێرینی کوڕی لە کورساتەوە سەرپەرشی ئەم پەیجانەکە هەمووی بە پایە دزی و تاڵانی بە یارمەتی هێمن کەریم عەبدوڵڵا گۆران شڤان تۆڵبێشکی لانی کەم ئەم شڤانە ژنەکەیشی سەرقاڵی مەسائلی پەیجەکان کردووە خۆشەویستان باشە گەڵپرێس ئەو بڕێوەیە بە کە ئیلهان و سوکاتی بە ئارام محمەدەکە بەڵێ گەڵپرێس عەزیزان شاناس لە ڕێگەی قوبادەوە مەسعود بازاریشی بینیوە ئێستا شاناس کار بۆ ئەوەیەکە کە کوتلێشی گەورە دروست بکات و داوای کۆنگرەی پێشوەختە بکەن بۆ یەکێتی ئەمەش بوو ئەوەیە کە لاهور و لە هاوسەرۆکایەتی یەکێتی دوور بخەنەوە و هەفتەی پێشوو یەکەم پیلانی شاناز و پاراستن و پاڤێڵ و قوباد بۆ کودەتاکردن لە دشی لاهور شکستی هێنا ئەویش کاتێک بوو کە ویسیان دەست بەسەر دەستگای زانیاری و دژەتی لەوانەیە بگرن کە دوایی بۆتان باسەکەم کە ماجەراکە چۆنە بۆی هەمووتان بەچاوتان ڕوون بێ لە دوای کۆنگرەوە یەک دیێڕی دژی بنەماڵی بەجێ نووسیوە شانازخانە پێشی تریش یەک بنە بێحرمەتی بە کۆچەتە کرد بە بەرهەمە کرد دژی بنەماڵی بازانەی قسەی زلزلە کرد بەڵام لە دوای کۆنگرەوە نێوێراوەی یەک وتە لە سێکی ئابیشا یەک وتای نووسیوە نامێشم بۆ نووسیوتم بۆشی لە سێکی ئاباش نانووسی وتی بەخوا نووسیمەوە هەڵەی چاپ و ئەلەن بە قسە قۆڕانی کرد و نێشی نووسی نێوێرای نووسێ بەڕاستی بۆچی چکە لە ڕێگەی قوباتەوە کلچیان گرێداوە بە کلکی بنەماڵی بازانیەوە باشە ئێستا ئەوێ شەڕی نیارەکانت من بۆ بکەم ها یعنی ئێوەی پارتی و ئێوەی جەماعەتی بە ماڵی مام جەلال ئێوە لاهور هاوتەرشی خۆتانە شەڕەکە ئەتانە بە من بیکەن یعنی ئەگەر من شەڕی لاهورم کرد ئیتر پارەخۆر نیم ئەگەر نەمکرد ئەوە پارەخۆرم ئێوە خەجاڵەتی ناکێشن بەڕاستی ئێوە قساناکان ها من بۆ شەڕ و بۆ ڕەخنە دژی هەر کەسێ دژی هەر لایەنێک خۆم کاتەکە دەستیشانەکەم و خۆم شوێنەکەش دەستیشانەکەم خۆش دەستیشانەکەم کوێ دەستی بۆ برم ئەویش لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوەیە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە لای ئارام محەممەد ئەولەویەتە و پێش هەر هەموو شتێکە بەڕاستی باشە 30 دانە ساڵە من شەڕی ئێوەکەم پێشی شەڕی بەحسم کردووە لە پێناوی خەڵکا بوو بەڕاستی منۆکو ئێوە دزوجەدنی با باشەوە بزانین دیسان هەڵەسێ پەلامای لاهور شەخجەنگیاتەوە ئەڵێ هەرزەیەکی نەفام تازە پیاکەوتوو بێ ئەدەب خاڵی لە ئەخلاقی ڕابەری و ڕێبەری ڕەوتی سیاست و حیزبایەتی طبعا ئەم بابەتە شاناز نسیبەتی ئەو شوان دڵبێشکەش بۆی بڵاو کردەوە خۆشەویستن باشە ئەمانە با لاهور خۆی بڵای بداتەوە مشکلی من نییە بەڕاستی بەڵام تەنها قسەیە بۆ دز دەکەم ئەگەر لاهور وایە ئەی چۆن بوو تەواویشتی تەسلیم بەخۆی کرد چۆن لە کۆنگرا چوە چڵۆپۆپە ئەوە چۆنە ئەگەر ئەو نەبوایە پاڤەلیش دەرناچوو ئەی چۆنە تۆی بە تاعینەتدانا ئەوە چۆنە دەستی هەموو سەرکردە کۆنەکانی شاخی کەلەپچە کرد و بەدەست بەسەر نابنیەوە بۆ ماڵەوە ئەی چۆنە یەکەمین کۆنگرەکەی دەنگی کۆنگرەکەی حیزبەکەی خۆتی بەدەستهێناوە جا ئەمە بە قەولەکەی تۆ ئەم لاهورە ئەوەندە هەرزە بێ و ئەوەندە نەفام بێ ئاوای کرد بێ جاخۆ ئەگەر سیاسی بووە و عاقڵ بووە و پڕ بووە ئەو بووە وڵات تۆ ئێسێ وایە لە تەمینێکا کولێرە ئاوا کولێرە ئەوە لێکردایە بۆ خۆت هیچ شتێک بۆ تۆ نەمایەوە کەواتە عیبە قسە بە لاهور ئەڵێ وەکو شاناز بڕۆ قسەکانی خۆ بکە جوێنەکانی خۆ بە ئیهانەکانی خۆ بکە عیبە بەڕاستی لە ژێر ناوێکە لەگەڵ پرێسا ئەو قسە قۆڕانە مەکە جوێندان بە خەڵک عیبە ئازابە وەکو بەناو عنوانی خۆتەوە جوێن بە هەموو کەسێکی چیری بیڵێ بەڕاستی بەڵام مەسئول بە لە قسەکانی خۆت وەکو ئارام ئەحمەدەها مەسئول لە هەموو شتێکی خۆ باشە بۆیە تۆ شەڕی لاهورەکەی ئێوە شەڕتان و کێشتانە مشکلی من نییە باشە بەڵام بۆ نییە سوکاتی بە ئارام ئەحمەدی بەڕاستی بۆ نییە لە واقع هەتا 20 ساڵی کە شەڕی تۆکەم بێحورمەتی بە ئارام ئەحمەد بکەیت ئەوە دڵنیا بێتەوە ئیتر جوێنەکانی شەنازخان بە خۆم بە باوکم بە بنەماڵەکەم ئەوە هەر نایانووسمەوە بەڕاستی خۆشەویستە کە تەواوی نووسینەکە ژێن و سوکایەتیە باش نییە ئەگەر جوێن و سوکایەتی دەرکەی چوار پەرەگرافی نامێنێتەوە بەڕاستی لە ناخی دڵمەوە ئەو قسەیەکەم زۆر عیب بە ژنێک ئەوەندە دەمی پیس بێت باشە ژنێک بەڕاستی دایک بێت مەمکی خسبێتە دەمی مناڵێکەوە و مناڵی گەورە کردی بێت هێندەمێت دەمی پیس بێت بەڕاستی ئەمە جێگەی گومانە ئەمە شەرمەزارێ بەڕاست ئەمە عیب باشە جا خۆی بووە بە شەهید بەسەر خۆیەوە گوایە هێرۆ دڵ گەورە بووە و کەسی ڕاست پاردووە تا بە ئارام ئەحمەد بڵێن بێتەوە بۆ سێمانی و کەس ناتوانێت لە گوڵ تاڵتری پێ بڵێ و بە چاپکە گوڵەوە دێ بۆ مەتار بە شوێنما تاوان ئەمە هەموو قسەی خۆی بۆ خۆشەویستە بەڕاستی من نازانم هێرۆخان ئەوەی کردووە یان نە
وتوێتی بە شاناس بە ئارام ئەحمەد بێتەوە بە چەکە گوڵۆژین بەرەو پیری بۆ مەتەڕان من نازانم بەڕاستی ئەمە وتوێنە بەڵام ئەو قسانەی کردووە ڕاستە بەخۆشی وتووە ڕاستی باشە ئەوانە هەمی وتووە باشە بەڵام خۆی ئەڵێ کە دادەوای وتووە پاشان جا باوایشی وتی بێ خۆشەویستی من چاوەکەی من خۆ نە من هاتوومەتەوە بۆ کوردستان تابیکرد بەمدەت بەسەرمەوە کورە ئارام ئەحمەد عاقڵ بە قورئان کورە وەڵڵا عاقڵە ئارام ئەحمەد جا وەرە ئێشتا تەنها قسەکەتان کردووە ئێستا ئەیتەوە بەڕووما ئەگەر بەهاتمایەتەوە ئەوەیە چی پێکردمایە باوکە ڕۆ ئێستا بەس نییە بەگوێم نەکردوون کورە و عەقڵی ئارام ئەحمەد ئیشەکە کاکیچە باشە خۆ نەهاتمەوە بیکرد بەمدەت بەسەر ئارام ئەحمەد باشە ئەوە تا قوبا تاڵەبانی بە مەسعود بارزانی وتووە ئەگەر ئارام ئەحمەد هاتەوە تەسلیمتانەکەینەوە ئەمە قسەی قوبادە باشە لاهور هین ناوی چییە مەسعود جوابیشی نیاز بەس پێکەنی بوو ئیماری کردووە بەڕاستی باشە لەمەش بە دەرکاکە خۆم وسام بلادن نیم کاکەجێن هاتنەوەی من بۆ کوردستان ئێوەی بۆ چییە من تێناگەم بەڕاستی من نە پیاوم کوشتووە نە قەزێم هەیە نە تاوانم کردووە نە ترۆریستم نە چەک بەدەستم ئەو قەڵەمم پێیە لەگەڵ دەمما ئەنووسم و قسە باشە لۆکو ئێوەش دزوو جەردەنیم بەڕاستی نە ترۆریستم نە چەتم وەکو ئێوە ئیتر بۆ ئەبێ بەمنەتی تۆ و شاناز و هێرە و ئەمانە بێم زێتی خۆم ببینم بەڕاستی من نووسیومە ئێوەش نووسیتانە ئێوەش بنووس من نیو لاپەڕی ئەی چوارم دژی هێرۆخان نووسیوە و هیچ سوکاتێکیشم نەکردووە تۆ لاپەڕۆنیەکە نووسیوە هەمووشی جوێن و هەمووشی سوکاتیە بۆ من تاوانە بۆ تۆ تاوان نییە بەس ئەوەیە من ئازام بە ناوی خۆمەوە قساکەم تۆ جەبانی بە ناوی خۆتۆ نایە قسە بکەیت جیازەکەی ئێمە بەڕاستی هەرەوەیە باش نییە ئیتر بۆچی ئەبێ ئێوە ئازاد بن دزیمان لێ بکەن جەردەیمان لێ بکەن گوێنمان بدەنێ سوکاتیمان پێ بکەن بەڵام ئێمە نەتوانین قسە بکەین و ئەگەر کردمان دەبێت ئێمە قاچاق نزیەتی خۆمان باشە ئەبێ ئێوە شڕەخۆر دابنیشن بڵێن تۆ ئارام ئەحمەد وەرەوە ئێمە لە خزمەتین بۆ وڵاتی خۆمان بۆ وڵاتی دایک و کەسوکاری خۆمان باشە ئێوە کوشتوتانە وتومە ئێوە ئەیکوژن دزیتانە وتومە ئێوە دزیەکەن خۆ شتێکی عەجیب نیە تۆ بەڕاستی هەموو قسەکانی من ڕاستە کاکە باشە ئەوەی یاوەتەوە بە ڕووما بەداخەوە کە دوایە باوکم کە کاتی خۆی باوکم نەخۆش بۆ شاناز چۆ بۆ لای باوکم خۆشەویستان عەزیزانی من ئەمانە زۆر سەیرن باشە چونکە ئەمانە بنەماڵە نەبوون چونکە ئەهلی چاکەکاری نین کە شتێک ئەکەن ئەیفرۆشتەوە بە بەرامبەرەکەیان ئێبرامەیکەن کاکە چێ تەکلیفی لێکردن پشی بۆ لای باوکی من کاکە هەزار جار وتوومە هەزار جار دووبارەی ئەکەمەوە ئەوەی تەلەفۆن بۆ من ئەکا ئەوەی هەواڵی من ئەپرسێ ئەوەی ئەچێتە لای کەسوکاری من ئەوەی ڕێزی خۆم و کەسوکارم ئەگرێ نابێت چاوەڕوانی ئەوە بکە کە دزی و گەندەڵی کرد من بێدەنگم بەرامبەری نابێت چاوەڕوانی ئەوە بکە بەڕاستی ئەگەر چاوەڕوانی ئەوە بکە لە حاڵەدایە چاوەکە باشە ئەمانە دێن ماوەیەک تەلەفۆن بۆ ئارام ئەحمەدەکەن نامەم بۆ ئەنووسن هەنێکیان دەگەکانم ڕیکۆرد دەکەن نامەکانم هەڵەگرن دەچێ لای کەسوکارەکەم بۆ چییە لەبارەی ئینسانیەوە نییە لەبەر خاتی ئارام ئەحمەد نییە وەکو ڕۆحێتێکی ڕەفیقانە نییە وەک ڕێز لە شاعیرێ لە نووسەرێ لە ڕەخنەگەیەک نییە باشە تەنها بۆ ئەوەیە دزیەکانیان لە قاونێ باشە بۆیە حەیان نەبن بۆیە کەشتەکان پێشەوانەی خواسی ئەوانە بێت ئەشتەکان ئێنۆ بەڕووما باشە ئێنۆ بەڕووما لەبەرەوە بابکە من تەکلیفم لە ئێوە نەکردووە بشی سەدانی باوکم کەیت من داوام لە تۆ نەکردووە ئەگەر چاکە کردووە دەست خۆش بێت باشە بەڵام مادەم باسی ئەەکەیتەوە کەواتە ڕیایی بووە بۆ ئەوە بووە بەم شتانە ئارام ئەحمەد بێدەنگکەیت ئێ وەڵڵاهی من بێدەنگ نابوو بە قورئان بێدەنگ نابوو من کاکە ئەو کە من داوا لە هەموو کەسانەکەم لە یەکێتیە لە پارتیە لەم ئەو شوێنەکە لە گۆڕانە ئەو کەسەی کە تەلەفۆن و دۆسایەتی بۆ من ئەکا دۆسایەتیم لەگەڵا ئەکا تەلەفۆنم بۆ ئەکا ئەگەر بۆ ئەوەیە کە من قسە نەکەم نەیکا بۆ چونکە من دزیکەیت پێتاکیش گەندەڵبی پێتاکیش تەواو بێدەنگ نابم من کاکەش ئەڵێ تۆ ئامێزی دایکانەی هێرت گۆڕیەوە بە باوەشی ئاغایەکی جەردە و دەست قەسی لاهوری شەرجەنگی خۆشەویستە بابە من لە ژیانمە هێرمە تیڤیۆ بینیوە کاکە پەلاویشۆ لە تیڤیۆ بینیوە خۆ من نان و پیازم لەگەڵ هێروان نەخواردە چاوەکە باوەشی چی و شتیجی چاوە ڕاستەکەی تۆ بۆچی لە خۆتەوە قساکەی باشە گوایە لە دوای یاڵەشی ئەڵێ گوایە ئەمانە بنەماڵەکەی ئەمان لاهور و براکانی لاهوریان گەورە کردووە کەشی ئێستا ئەمان سەپڵە بوون بەرامبەر بە ماڵی ئەوان اینجا ئەڵێ هەر نەش وەفایان بۆ تۆ بێ کونجا ئێوە نانتان لەکوێ بوو دەبێن بە خەڵک کاک ئێوە نانتان لەکوێ بوو بە شەرەفم شاناز خان ئەگەر ئێوە نانتان هەبووە بتانایە بە لاهور و بە براکانی ئێستا باستان نەکرد قەسەم بەخوا بە حاتی نانتان نەبوو ئێوە نانی چی وەڵڵاهی ئەوە تێ هەندانی خەڵکە خۆن خواوەکیل چیتان هەیە مۆشتی دزی و تاوانی
تیکەی دەمتان دزیە وەڵڵا جلەکانی بەتان دزیە بە قورئان دەردی هەولێریەکان ئەڵەن دەرپێ قوتەکانیشتان دزیە و پارتان لە چوو بێن بە خەڵک نانتان لە چوو بێن بە خەڵک ئەی هاوار ئێوە ئەم هەموو دز درۆزنە کاکە باشە جا عەزیزان سەیری ئەم شەڕەکەن کە بە ملێ فرۆشن کاکە با بە تۆڕەکە لە لاهورە نەنزینەکەی بنووسایە دژی لاهور قسەی خۆ کردایە کاکی جان بۆچی منەکەی بەلەمپەر بۆ ئەم مۆزوعانە من حەقم چییە کاکە یەخوا زیێڕەکەی ناوی من ئەبەی لەبەرەوەی من هێز و چەک و پارەم نییە بەڵام نایەری باسی لاهورکە لەبەرەوەی پارە و چەک و هێزی هەیە تێگەی ئەزانی ئەگەر بە ئاشکرا ئەو قسانە بە لاهور بڵێ یە لەسەری لە ئۆفیسەکە تاوەکو هاتنە سەرێ نایەری بەڵام بۆ ئارام محەمەدی فەقیر ئازای جوێنی پێ بێت و ئیهانەم پێ بکەیت باشە جا خۆشەویستان شاناز و هێرۆ کاتی خۆی ماوەیە گرتوبیان بە بەرهەم ساڵحەوە بەڕێگریان ئەزانی لە بەردەم کارەکانی خۆیانە باشە بۆی کە یەکێتی بکەنە موڕکی برای محمەد هیچ نەما بەرهەم ساڵحی نەکەن هەرچی بێ حورمەتی پێیان کرد پاشان کۆستەر هیچ نەما ئەم شانازە دژی کۆستەر میکات باشە باشە هەر ناوە مەلا ئەوڵە فەقیع ئەوڵە بێ حورمەتی نە بە کۆستەتی نەکە باشە ئێستا ئەوان نەماون ئینجا شەڕی ترەکە بۆ خەر لە خۆ دوژمنێ پێیاکە لە دوای وتارەکە ئیمۆژیشی داناوە ئیمۆجیەکە معناکەی ئەوەی گوایە بە من ئەڵێ داهاتوو ئەو بینمەوە قەسی ئەوەیە ئەمانە من هینە لاهور لە ناوە بن و وازەری من بەدان ڕەخی لاهور ئەژی کوتۆ زۆر فەقیری دامەوە کوت بە قوربان خۆم کەی کوتان سوالکار نییە چاوەکە باشە ئێساش لە شاناز گوتە بینی ئەم ئامۆزایانە گوایە یەکێتی قوبات و پاڤێڵ و ماڵی برای محەمەدە دەبێ بنەماڵەکەی ئەمان جەنگی بنەمای جەنگی دوور بخەنەوە پاشان ئەمە کەی مشکلی منە عەزیزان ئێوە شەڕی خۆتان بۆشی لەژێر سێبەری پێڵاوەکانی ئارام محمەدەکەی شانازخان بڕۆ ئەڵڵایەکە یەکتان نەخوارد خۆیان یەکتان کە لە پاچا کرد ئەو کەی مشکلی ئارام محمەد بۆشی قاچی مەخێن ناو مۆزوعانە بەڕاستی باشە وەک لەسەرەوە باسم کرد خۆشەویستان جا پەلەمەکەن با جوان بە تێدان گێنم وەک لەسەرەوە باسم کرد شاناز و قوباد و پاڤێڵ و پاراستن سەرقاوی چنینی تەونن دژی لاهوری شێرجەنگی من نازانم لاهور ئاگاداری ئەم قەزیانەیەیانە بەڵام من لە ناو پارتیەوە لە ناوێشێتەوە لە هەموو شوێنەکەوە شتم بەدەستەگا بەڕاستی شاناز و کوتم کات بۆ ئەوەیەکە کە کورتێکی گەورە دروستکە بەرامبەر بە لاهوری شێرجەنگی باش نییە ئەمە کێشەی خۆیانە ئەگەر شاناز خەن وتارێکی دژی خۆم بناسیە چی بە خۆم بووتایە ئاسایی بوو بەلامەوە یا بۆتایە جواب مایەوە یا جواب نادایە بەڕاستی باشە هەفتەی پێشوو یان پێشتریش با بڵێن یەکەم پیلانی شاناز و پاراستن و پاڤێڵ و قوباد بۆ کودەتاکردن بەسەر لاهوری شەرجەنگیە کە شکستی هێنا ئەویش ئەو کاتە بوو کە من پێتان ئەڵێم کە ویستیان دەست بەسەر دەستگای زانیاری دژەترێرا بگرن شانازوان چۆن ماوەیەک بەر لە ئێستا شاناز و پاڤێڵ و قوباد کێشەیەکیان بۆ کوڕێک دروست کرد کە سەرۆکی دەستەیەکە لە دەستگا دژەترێرەکەی لاهوری شەرجەنگی ناوەکەی نابم قەیناکە ئەوە بوو چونکە ئەو کوڕە گەنجە ناسیاسیە نەخوێنەوارە ئەزمموی سیاسی و فرت و فێڵ و پاشقل و ئەمانەی نیوەکو شاناز و ئەلەم بابەتانە زۆر بە ئاسایی ئەم کەسە کەوتە ناو تەڵەکەی ماڵ تاڵەبانیەوە چووە دەستگای زانیاری تەقەی لە کوڕێک کرد بە ناوی لیواسی جوان قاچی شکان یەک نەخۆش هەفتە ئەم کەسە نەخۆشخانە کەوت باش فەتەی دوای ئەوە پاڤێڵ پەیوەندی ئەکا بەم کەسەوە کە داوەتەکەن کە داوەتیانەکە لە خۆی هێزەکەی بۆ دەباشە خۆی گروپەکەی داوەتەکە بۆ دەباشە ئەمە داوەتی کردن بۆ ئەوێ خۆشەویستان کاتێک کە ئەم گروپە ئەچنە دەباشان پاڤێڵ ئەڵێ ئەم قەزیە ڕوویاوە لە دەستگای زانیاری و قاچی ئەم لیوایە شکاوە من بۆ چارەسەرەکەم و کێشەکەت بۆ حلەکەم و لاهور بۆ چارەسەر ناکات و لاهور ئێوێ لە ناوبەرێ و ئێوێ تەصفیەت کات و ئەم بابەتانە لێرەوە ئەم کەسە لەگەڵ ئەم گروپەیە لاهور بەجێهێڵن ئەبن بە پیاوی پاڤێڵی جەلاتەڵەبانی باشە یعنی سەنگەر ئەگۆڕن جارێ سەنگەر گۆڕین وەکو عەبدوڵای شێخ مبارەک نییە ناوێکێتیەوە لە ناو گۆڕەنەوە بڕێەوە ناو پارتی یان ناو پەرچەنایەکێتی ئێستا ناوێکێتیشا سەنگەر گۆڕینەیە خۆشەویستان ئەم باڵەشە بۆ ناو ئەو باڵ ئەم لای لاهور ئەشێ بۆ لای ئەو لایەن ئەم لای ئەشێ بۆ لای ئەم لایەن یعنی ئێستا ناوێکێتیشا ئەم سەنگەر گۆڕینەیە خۆشەویستان باش نییە بۆیە ئەمە کودەتایە بوو کەرکردیان دوای ئەمە ئەوە بوو پاڤێڵ و ئەوان وەکو وەفتێک بوو بە شانازیشەوە چوون بۆ بەخا لەوێ وتیان ئێمە سەرکەوتوو بووین هێزەکەمان لە دوورخستەوە دژە تیرۆر ئیتر خۆمان سەرپەرشتیەکەین و ئەم بابەتانە زۆرێک لە شیعەکانیان بینی چونکە ئێرانیش ئاگادای ئەو کودەتایە بوو چونکە ئێران
پاڵپشتی ماڵی جەلات تاڵەبانی ئەکات لە ڕوانگەی ئێرانەوە ئەوەی کە خۆم بۆ مۆزوعەکە چووم لە ڕوانگەی ئێرانەوە لاهوری شێرجەنگی نەیتوانیوە هاوسەنگی ڕابگرێ لە بەرامبەر ئەمریکا و لە بەرامبەر ئێرانە بۆیە زیاتر بەڵێ کاک سەنگەتۆ ناوەکەی نووسی من خۆم حەزم نەکرد ناوەکەی بەرمەگەینە ئازانم کە چیە کاکەشە لاهور نەیتوانێت هاوسەنگی لە بەرامبەر ئەمریکا و لە بەرامبەر ئێرانە ڕابگرێ بەڵام ماجێ لە تەڵەبانی بە تەواوەتی ئێرانی لەواقع بۆیە کە چوونە بەغا ئەمەیان وت لەوێ ئەمریکیەکان هات لەسەر خەت وتیان ئەم شانەی ئێوە نایخوا ئێمە بەس لاهوری شێرجەنگی ئەناسین و ئەو دەستگایە هی دەستگای دیجیتۆری لاهوری شێرجەنگیە لێرەوە ڕێسەکەیان بووە بەخووری باشە و هێزی دیجیتۆریش گەڕایەوە بۆ لای لاهور ئەو کوڕیش کەوتم ئەویش گەڕاوەتەوە بۆ لای لاهوری شێرجەنگی ئێستا ئەوەی تر خودای خۆیان چۆن ئەوە ڕێەکەون هێناکە ئەو مشکلەی من نییە بەڕاستی بەڵام کودەتاکەیان لێرەوە شکستی خوارد و سەری نەکرد ئێوە لەم کودەتایە دۆڕاون کەویستوتانە ئەم هێزانە لە دەوری لاهورا نەهێڵن بردووتانە بۆ خۆتان و فەرماندەی ئەو هێزەی کە لەگەڵ لاهورا بووە بردووتانە بۆ خۆتان دەعوەتان کردووە هەڵتان خەڵەتان وە پاش قولتان لێداوە ئیتر ئەم بەشەرە بیر لەوە نەکردە بڵێ بابە ئاخست بینە پاڤێڵ و شانکەونە تۆ وەفا بۆ لاهور نەبوو خۆ بۆ ئێمەشی نابێ تۆ بێ ئینسان عاقڵ بێ بەڵام چونکە ئەو کوڕێکی عەشایەرە و سیاسی نییە و فرت و فێڵ و ئەمانەی نییە ڕێک بە پاڤێڵ و شانازەوانە خەڵەتا بوو لە ماڵمانجاوتی بەسەر چاوە لاهور بەجێڵمێن بۆ لای ئێوە باشە ئێوە لەم کودەتایە دۆڕاون باشە کەچی شانازیە پەرلەمانی ئارام مەحمەدە کاکە منەقم چییە باشە کاکە ئێوە هەم کەسی یەکن ئێوە هەمووتان یەکێتی لە ڕوانگەی منە و خەڵکەوە ئێوە هەمووتان وەکو یەکوان لاهور و پاڤێڵ و شاناز و قوباد و فڵان فیسا هەمووتان یەک سەنگەرن کە یەکێتی نیشتیمانین و ئێمە لە بەرامبەر ئێوە ڕاوەستاوین و ئێمەمان قوبوڵ نییە و بە حیزبێکی خراپ و گەندەڵتان ئەزانین کەواتە شەڕەکانی خۆتان بۆچی ئەوین ئەهێنی بۆ ئارام مەحمەد چی ئیلاقی بە منوایە بابە من شەڕ لەسەر مافەکانی خەڵکەکەم باشە کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان لە سەردەمی هەڕەتی هەرە لایەتی منە جوانتر ڕێکخراوە بووە من 6 مانگ تیایی ئیدارەم کردووە قەناعەتم پێ نەبووە پێم وابوو هەموو چەتە دۆزنە هەموو چەتە دزە هەمووشی قسەکانی بەڕاست دەچوو ئێستا من بڕوا بە ئێوە بکەم شاناز منی بێ پارەوەرگرە خۆشەویستان خۆشی و بنەماڵەکەشی پێ پاکە چ گاڵتە جاڕیە بەڕاستی خەڵک پێ پێکەن بەم قسانە چاوەکەم و باسیشم کرد لەسەرەوە کە چیتان دزیوە ئێوە لە واقع باشم دەستی گرتۆ بەسەر کۆمپانیای ئایچیوە کە هی ئەنتەرنێتە کوڕەکەی بە ناوی ئاسۆس کردوێتی بەڕێوەبەرەکەی ئەم کۆمپانیای بای 200 میلیۆن دلار خۆشەویستان کەشی ئەڵە چی بەخوا جارێ بە دینارە لە جیفانمانە بووە باشە زاواکەی شاناس کە مەحامی کۆمپانیاکە بووە بە واژۆی تەزوین کردی بە ناوی کوڕەکەی شاناسەوە باشە دانای مناڵپارێز و خاوەنەکەی بوو ئەویشی شاربەدەر کەوتم باشە بۆی کە شکاتەکەی پەشیمان بێتەوە دەریان کرد پاڤێڵۆما بێت لە کوردستانیشا هەڵشەی کوشتیان لێ کرد عەزیزان من لەو قسانەی کە کردومە هەمووی مەسئولم هێشتا هەموویم نەوتوە ها بنی بەشێکی کوتەیەکی وتوە تا کودەتاکەی ماڵی مام جەلال و دژی لاهوری شێرجەنگی ئەوە لاهوری شێرجەنگی با بە درۆم خەنەوە ئەوە هەموو یەکێتی با بە درۆم خاتەوە بزانە من ڕاستەکەم یان ڕاست ناکەم چونکە من سەر چاوەکانم هەمووی دەقیقەوە ڕاستی تێگەیت بەڵێ ئەو کردیان کردووە ئەو کە فەرماندەی جتریان بردبوو لەگەڵ هێزەکەیان بۆ دەباشە داوەتیان کردبوو لە ئێوارە خوانێکە وتیان بێنە لای ئێمە شاسوار نایشیە لاهور ئەوێ تەسفێتکە ئەمە ئەوە هەڵیان خەڵەتان بوو ئەویان کردبوو هەوی بڵێ وانییە ئەو درۆکەوە ساختە چی ڕاستی قسەکەی من ڕاست ئێوە ڕێگە نەماوە ئێوە بۆ دزی و پارەکۆگەنەی گرنەبەر کەچی بەبنی قوڕ بەسەڵیان پارەخۆر ها بەخوا چەرمی ڕووتان لە چەرمی قۆنەرەی ئەو ئیتالیایە هینترە ئێوە باشە دەستگای خێرخوازی بازانی خۆشەویستە دەسەری ئەمێکێتی پارتی چیەکەن دەستگای خێرخوازی بازانی دەستگای مرۆیی مام دەستگای ڕێباز ئەوەی کوڕەکەی کۆسەر نازان فاوندیشنە چییە دەستگای خێرخوازی شەید عەتا ئەوەی حەمی حاجمان دەستگای خێرخوازی نازان کەریمی عەلەکە عەزیزان هەموو ئەمانە کۆمپانیای حیزبین باشە حکومەت یاسایەکی تایبەتی هەیە بۆ ئەمانە هەرچی پرۆژە وەربگرن باج نادەن کە پارۆشیش کۆکن وەرێگرن هەر هەمووشی بۆ خۆیان خۆشەویستە باشە ئەم شانازە بۆ ئەم کۆمپانیای ئایکیۆ چییە ئەی ئەنتەرنێتیە هەرچی کوڕان و شەقامی ئەو سلێمانی هەیە هەمووی هەڵکەندووە یەک نایش باج نایە بە حکومەتی هەڵکەندنە کەسەر لە شەقام و لەمەولەوە ئادا باشە
ئێوە خۆتان لەسەر پۆست و دەسەڵات و پاڕە شەتانە ئەتانە من بخەنە ناویارەکانی خۆتانەوە بە من چڕەتیە من لە هۆڵدا بۆ خۆم دانیشتوم ها پۆڵۆ کۆنەزاوای کۆسە ڕەسوولە خۆشەویستە تا سەیری ئەم دزانەکە ئەم کوڕی شاڵاوکەناوی پۆڵۆیە کۆمپانیای سیکۆرێتی هەیە بۆ کۆمپانیا نەوتیەکان خۆشەویستە 4-5 مانگیشە مستشاری پاڤێڵە لەگەڵ کشتەکەی سەکۆتی کوبەیە باشە شۆستەی سەهۆڵەکە لانی کەم دەمەترپانە بڕۆن ئێوە هەموو تاسەری کەم بزانین چەندە کەم بۆ هاتووە خەڵکانێکی هەژار کۆشکیان لەم ناوە داناوە لە فرۆشێ چافرۆشێ دیکێ داین تێپەیاکە هەر ماوەیەک شارەوانی ئەشوە سەریان پارەی لێ سندن بۆ ئەم کۆشکانیش ئێستا پۆڵۆ دەستی کردووە بە دانانی کۆشی وزارەتی سەهۆڵەکە مانگانە ئەیدا بکرێت بە $1000 بکرێت باشە هیچ کۆشکی $2000 تێناچێت خۆشەویستە پارکی نالی بەردەم پەیکەرەی گوێدێژەکەی پێڵێنچیە بڕۆن سێریکەن ئەویش کردووە بە کۆشک خۆشەویستە سەری ئەمانەکەن تەنانە شەقامەکانیشیان دزیوە کردن بە مڕشی خۆیان نە شاخ ماوە نە گرد ماوە نە عەرزە ماوە نە هیچ شتێک ماوە شەقامەکان و کۆڵەکانیشیان دزیوە لە پێناوی بەژۆردەکانی خۆیان ئەیفرۆشن باشە پارەی پێپەیاکەن کەچی شاناس پەلاماری ئارام مەحمەد درۆ بۆ ئارام مەحمەد ئەپێچێتەوە بەڕاستی باشە ئەمەیشیان گوایە بە یاسایی کردووە لە شارەوانی بۆ کەسێکیان دەرچوواندووە بە ناوی هێمن عومەر حسین بەڵام لەسەرەوە پاڤێڵ و قوباد وەستاون و پۆڵۆ هەموو کارەکانی بۆ ئەم هێمنە کردووە وەهی ئەوانە بەڵام هێمنش تەنها ناوەکەی هەیە ئەمە خۆشکردووە ئێستا بۆ نمونە ئەو شانەی کە من کردم بڕۆ شانە هیچ بەناوە نییە هەمووی بەناوی خزم و ئەقرەباوای خۆشەویستان هیچ ناکەن بەناوی خۆیانەوە هەمووی دیان و سەدام لە دوای دزیوە هیچیش بەناویەوە نییە خۆشەویستان کە قسەیشەکە بەخوا نان لێبی خۆین و بەخوا گیرفان مافرەسیتیانی و کۆرە بە قۆڕاچن بخۆتان بۆ درۆتە والله هەمووتان دز باشە ئەم شەقامی سەهۆڵیان کردووە یانە بەم هێمن عومەر حسینە کە هێنی پۆڵۆ و پاڤێڵ و قوبادە مانگانە پارە وەرەگرن بەس بەناوی ئەو هێمنەوەی خۆشەویستە باشە جا لەم ماوەیە شاناز لە گروپێکان نامەیەک ئەنێرێ ژێن بە مناڵەکانی شەرجەنگیەدا ئەڵێ هەمویان ئەوەن و ئەوەن قسەی سووچیان پێڵێ نامەکەی ژیرێ چوون بۆن ئۆفیسەکەی تێکیاندا بوو باشە ئەوانیش کە تۆ بۆچی ئەو جۆنوشتانە بابەتانەداوە بۆیە عەزیزانی من شاناز وەک چۆن شەڕی کۆستەت و بەرهەمیەکرد بە لاهویش ئەو کاتە شەڕەکانی بەوانە کرد ئێستاش ئێوێ هەوڵ بۆ ئەوەیە بنەماڵە شەرجەنگی لابە خۆیان بمێننەوە ئەگەر ئەمانیش نەبێنن ئینجا چیەکە پاڤێڵ و قوبادش ئەخاتە ئەو لاوە بۆ مناڵەکانی خۆی و هۆزی برای مەحمەد ئەمە تاکتیکی شانازخانە بەڕاستی یعنی لەبەر خاتی قوباد و پاڤێڵ نییە ئەم شەڕانەی کە ئەیکا ئێوێ قۆناغ بە قۆناغ بەش ئاوایان لێ بکا بەڕاستی کۆسەد نەما بەرهەم نەما سبەی لاهور و براکانیشی نامێنن کێ مێنێ پاگەڵ و قوباد ئەمێنێ ئەوانیش ئەخاتە ئەو لاوە بۆ کچەکەی خۆی بۆ کوڕەکەی خۆی بۆ زاواکەی خۆی بۆ کەس و کارەکەی خۆی بۆ هۆزی برای مەحمەد بۆ فڵان و بۆ پورە کشە خوشکەکانی بۆ ئەلەم بابەتانە پاگەڵ خۆی ئەخەنە ئەمە تاکتیک و ئیشەکانی شانازی برای مەحمەد بەڕاستی لە دوورەوە بۆ خۆی هاوارەکات باش نییە بیکاتە یەکێتیەکی برای مەحمەدی وەزانێکێتی لە ڕێگەی مامجلال و سەردەمی ئێش زۆری هەتڕانوە نۆری یەکێتی برای مەحمەدیە نۆری ئەومانە بۆ بەڕاستی کاکەجێ لەسەر و ئەمەشەوە چیەکی بڕۆ بیکە بۆ پەلاماری منە ها الله أكل يكتن أخوات سيكتن لي كده وكي مشكلة منه ها إلى قبل منوشي براس تو بوشي شرب من فروشي براس بوشي نايم لقيتنا أموز عني لا وشي أنا بابتنا ها تحداك أمساته وقتها بيجوشا من دفاع من الله ليش عشان يجيك البيت باشا يا بلايك شي بالناس اي والله دفاع الى الله ليش عشان يجي لا بافيل لا قبان لا مسؤول لا هالكس يبكى والله شاناجي لتون نحتسب هذا شاناس بخوا لتون نحتسب باشا بخوا همو بنا مالي شرجنجي كوكر وسامنا كان بقيتو نتزيو حال بقيتو نتزيو شاناس كان همو بنا مالي شرجنجي بابا بيزاني تو بنا مالي طاوي اما تنتزيو بار تبوشي قلب قل على رو رجبي اسي ايو اواتانيه دوراسي من لبيري مي خوش ويستان يكم جار قسم لقى كان شو ام صفاء كت كداوي لي كدم بشتيواني بكم او بو اعلان كت وتامر بشتيواني ملي كت وكاري خير وكاري شاكا خلق هزاران سكايتين بيكرا هزاران بيحرمتين بيكرا وكان آرام محمود خوي فروشتوا آرام محمود لبنوش أصلا بارا ورقة آرام محمود موجي آرام محمود خاني ورقتوا آرام محمود شقي ورقتوا ها مش يدو درس بو مش ميزالان بو بيبدا فش بوطا والله من هاد بشتيوانك باشا بخوا هي له يشكم باشكلايك بخوا لي ايوناتس بابا بيزان انا والله بخوا لي ايوناتس
من نزانم بۆشی ئێوە لە من تۆقیون چونکە دڵنیان لەوە پشتیوانی هەر کەسێ بکەم بە ئاشکرا بە ئاشکرا پشتیوانی هەر کەسێ بکەم ئەیکەمە هێز و نایارەکانی تەفروت و ناوێرانەکەم و دژایەتی هەر کەسێکیش کەم هی هەر لایەنێ بکەم ئەشەویلایکەم بە قوڕا دایاڕسێن ئەها گۆڕانم چی لێ کرد چێوەی لە گۆڕان کرد ئارام محمەد گۆڕانی داڕسان باشە بۆیە ئەمانە کەسی خۆتان هاوسەرۆکی حیزبەکەی خۆتانە من نەیاری سیاسی هەردوولاتانم نەیاری سیاسی لاهوری شەرجەنگیم نەیاری سیاسی تۆم نەیاری سیاسی حیزبەکەتم هی پارتیم هی گۆڕانم ڕقم جیاوازە بەڕاستی ئێوەم پێ دز و گەندەڵە باشە تەواو دشتان باشە مناڵە سکۆلەکەی ئەو شانازە خاوەنی چەندین ملیۆن دۆلارە یەک کچ و کوڕی ماڵی ئەو برای مەحموود نییە ملیۆن هەر دلای نەبی خۆشەویستە هەمووشی بەدزی کەچی شاناز باسی پارۆ و ئەمان لەگە ئارام مەحموود من ساڵانێکە خۆشەویستان ئەم شانازخانە ئەناس دەیان جار بەس عەق قسەم لەگە ئەم شانازا کردووە من بە خۆت ئەڵێم شانازخان لە سەدەمی کاکنوشۆرم لەگەڵ تۆ قساکەم بە ویجدانت بە شەرەفت بە کەرامەتت سوێنی ئەدەم باشە تو شەرەف و ویجدانێ لە سەدەمی نەوە شەسەفا من دەیان جار لەگەڵ تۆ قسەم کردووە باشە لە ژیان تا بینتە من باسی پارە لای تۆ بکەم لە ژیان تا بێزم هاتۆ باسی پارە بکەم تو شەرەف و ویجدانێ تو داوێنی کراسەکەت باشە سەد جار بە منێ نەوتووە ئارام جا من لە خزمەتتان چی بێ من تەنها هەوتومە خۆشیتان و سەلامەتیتان ها ئێخۆ ئەیزانم ملیۆنێری بە پارەی دزی باشە تۆ خۆت باشە زانیت کەساتی ئارام مەحموود چۆنە بۆ درۆکەیت ها بۆچی ئەو قسانە بە ئارام مەحموود ڕێیت هەموو دنیا ئەو قسانەی کردایە شانزخان نەبوو تۆ بۆ کردایە بەڵام بەڕاستی ویجدانە تۆپیوە من هێندەی لەگەڵ تۆ پەیوەندیم باش بووە لەگەڵ لاهورە هیچ پەیوەندیەکم نەبووە بە حیاتی ئەی هاوار تەنها جارە تەلەفۆنی بۆ کردووم لە پەلامانی گردەکە دراوە ڕێز و احترامی گرتووم ڕێز و احترامم گرتووەتەوە هەر کەس ئێستا تەلەفۆنی بۆ کە ڕێزم بگرێ من ڕێزێگرم بڵێ دایکی وە ئەڵێم خوشکی خۆوە بڵێ خوشکی وە ئەڵێم دایکی خۆوە بڵێ کاگەرام جار ڕێزە ئەڵێم سەر و سەر چاوەکانی من حرمەتت هەیە توش ئەمە قاعیدە ئەمە یاسای من باشە ئەوەی کە لەگەڵ تۆش پەیوەندیم باش بووە وەڵڵا لەگەڵ لاهورە پەیوەندیم نەبوو بە حیاتی کاک بەخوا ئەهلی پارە بوومایە ئەهلی پارە خواردن بوومایە ئەهلی پارە وەرگرتن بوومایە شانازخان کاکە لە تۆ وەرەگرت کاکە بە تۆ بۆی برایشی دڵنیایش بووم چی بویستایە بۆتە کردم شانازخان بەڵام کەسایەتی من لەکوێ کەسایەتی ئێوە لەکوێ بەڕاستی شانازخان لەبەرەوە پێ دەڵێم بەڕاستی ئەوەی تۆ بەرامبەر بە من کردەی ئەو پڕی نامەردی بوو لە حەقیقەت چکە درۆت بۆ پێچامەوە فیتنەیت کرد لە ڕاستیە منێ کرد بە پیاوی لاهور و پارە وەرگر و ئەنم بابەتانە لە کاتێکە ئەگەر ئەهلی پارە بوومایە بە خۆتمە وچاوەکەم خۆ بخوا لە لاهور دەوڵەمەندتری ئەوە پارەیە باشە ئێوە هیچتان نییە شانازی پێوە بکەن بەس پارەی دزی و تاڵاینتان هەیە وا ئەزان هەموو کەسێک وەکو چۆرەکانی دەوروبەرتان وایە سووک و ڕسوە و بێقیمەت بێ بە مشتێ پارە بێ بە نۆکەرتان ئارام مەحمەد خاوەنی کەسایەتی ڕاستی من ئەگەر خۆم فرۆشە یان 1992 خۆم فرۆشت لە سەدەمی گۆڕانە خۆم فرۆشت بڕۆ لە گۆڕان و هەمووی خوب بۆ ملیۆنێر ئارام مەحمەد و خۆی وایە باشە پاشا من بە تعلیق خۆتمە کتێب لەسەر هێرۆخان بنووسن باشە سێریکن خۆشەویستان خوا کابرایەکەیە مەسئولی مەڵبەندی سلێمانی یەکێتیە بە ناوی جرزای سەیمەجی برای دلەی سەیمەجیە ئاسم مەسئولی مەڵبەندی سلێمانی یەکێتی ئەم قەشمەرە هەستاوە کتێبێکی نووسیوە لە ژێر ناونیشانی ئیش و کارەکانی من ئەم کتێبە 12 ملیۆن دیناری تێچووە 12 ملیۆن دینار 280 وێنەی خۆی تێداینی ئەم کابرایە تۆچێ و نەخۆشیەکە 280 وێنە لە کتێبێکە باشە آخر کاکە جەزا ئیش و کارەکەی تۆ چییە جگە لە دزیکردن جادەی دەست بڕین ئازاداجیکردن ئەسڵەن هۆزی دێری سەیمەجی ئێوە سەرچاوەی بەڵام بۆ شاری سلێمانی بەڕاستی ئێوە سەرچاوەی دزی و تاڵانی بۆ شاری سلێمانی بەڕاستی باش نییە کەچی کتێبی نووسیوە لە یادەکەی هێرۆیشە لەم هەفتەیە ئەم کابرای ئەڵەچی ئەمە قسەکە بۆ میدیای هاوار تێگەیت هێرۆخان ژنی برای مەحمەد هاوسەری مام جەلال وەڵڵای یەک تۆزیەکەی پێ بشوایە ئەیوە دەنجی قوبات باشە آخر مردومرێ هێرۆ ژنی برای مەحمەد یەکشی برای مەحمەد ها قەشمەر هەر یەک تۆزیەکەی پێ بووایە یەکسەر ئەیوە هێرۆخان ژنی برای مەحمەد هاوسەری مام جەلال دەنجی مامە قوبات مامی سمۆڵ وایەوت ئێوە ئەمە پیاوەکانتان ناتوان دوو قسەی حسابی کرد دەبێت دایمە سەرخۆشن بەڕاستی باشە ئەوەیە
بەشەر ئەوەندە نەزان بێ نەتوانێت بڵێ هێرۆخان کشی برای مەحمەد و هاوسەری مام جەلال تاڵەبانی فڵان فیسان ئەڵەن بابەتانە ئێوە چییە کاکە شاناز جەم با کۆتاجار پێ بڵێم سیاسەتی یەکێتی نیشیمانی من دای ناڕێژم باشە ئەگەر من سیاسەتێکم دابڕاشتایە یەکەمین کارم نەهێشتنی ئێوەمانە نەبوو یەکەم کارم نەهێشتنی ئەب بەڕڵای و چقۆلێک سوین و قاچاقچێتی و دزی و گەندەڵەیە کار هەمووتان خەریکە تەواوی ئەوانم لە ڕێگەوە دەرهێنا بڕاستی ئەگەر من سیاسەتێکم داڕشتایە یەکێتیم کرد بە هێزێک باشنیە لە ناوچەکەیە کە خاوەنی یەک گوتاری جددی بووایە لە بەرامبەر دۆست و نایە بڕاستی نەگوۆی ئێستا کە بوون بە فیلمی هیندی هەرێکە لە ئاشەیە خوێنێ کودەتا لە یەکەکەن پەلاماری یەکتر دەدەن باشە شاڵ لەگەڵ یەکتر ئاکەن باش نییە ئەوە بەڕاستی ئیتر زۆرم قسەکەت خۆشەویستان یەک سەعاتە قساکەم ئەمە لا خۆی نەخۆشم سەعاتێک قسەکەم جا ئەگەر چاک بوومەوە شانازخان ئەو کاتە ئەگەر چەند سەعات لەسەر تۆ قسەکەم قڕ بە و سەرە و شاناز بۆ بۆچی تو ئەم ئاگرە بۆ خۆ داگەسەن ماڵی کاول بەیاخۆ داشە لە بابەتێکیشا باسم کردینی ئەو لیژنەی قوبا تاڵەبانی ئەوان دروستیان کردووە کە ئەو لیژنەیەش تەنها بۆ دزیکردن و تاڕانی و ئارەم بابەتانەی خۆشەویستە باشە ئەو عەمید ئاسۆیە وەبان ئەوشم بین نەچێ ئەو عەمید ئاسۆیە کە بەڕێوەبەری پۆلیسی سلێمانیە یەکەم پاشەڵ پیسە خۆشەویستە ئێستا پارە لە مەلحەکان وەرەگرێ لە لەشفرۆشی وەرەگرێ لە هەموو کەسێک پارە وەرەگرێ ئێستا پیاوی قوبا تاڵەبانیە باش نییە پیاوی قوبا تاڵەبانی پارە تاڵەبانیە ئەم عەمید ئاسۆیی بەڕێوەبەری شەڕەتی سلێمانی لا ئەچێ چیەکە ماڵی ئاوا بێت مەسەلەن تۆ عەرزەیەکە هەیە عەرزەکەت بەهینە بە یاسایی خەریکی خامی دروستەکەیت باش نییە ئەو ئەچێ یە بۆ لات ئەڵێ چەندم پارەیەتی کێشەکە بۆ حیلکەم بە پارە ئەوەشی بۆ حیلەکە بەڕاستی لیژنەکەی ئەوان ئەم لیژنەیە هەر هەمووی خەریکی دزی و تاڵانی کرد نەخۆشەویستان بەڕاستی بەداخ ئاوای بۆیە من لەوە زیاتر یەک سەعاتە قساکەم زیاتر قسە ناکەم ئەمە ڕاستیەکانە بەڵام لایڤی ترم با ئیشەڵا بە تەواوەتی چاک ببمەوە چونکە ئێستا سنگم زۆر ئازارمەیە کە زۆر قساکەم ئەو کاتە یێمە سەر خەت 280 وێنەی خۆی تایە ئەو کتێبە ماڵتە ناوێ 280 وێنە باش نییە جا شانازخانی عەزیز تۆ ئەم هەموو سامانە دزیوە ئەمە کچەکە لە فڵان شوێنە کوڕەکە لە فڵان شوێنە کچەکەی ترێ بوو کەکە و کچە عەدنان کەریم کچەکەی فرۆشت بە کوڕەکەی شاناز بەس لە پێناوی پارەیە ئێستا کچەکەی بەڕێوەبەری ئەبنە سوورەکەی بۆ خۆی باش نییە تۆ ئێوە هەمووتان ملیۆنێر و دزی و تاڵان چین کەسی قسە بە ئارام ئەحمەدێ وەڵا ئارام ئەحمەد پارە لە هەولێرەگرێ ها خوا تۆ عیب نامری ها خۆ تەلێم نابێتەوە بەڕاستی خوا کە ئێستا خۆ لە لایڤەکەی جۆ لە منەوەیە ئێستا ئاوا ناکەی لە شەرمە قەسەم بەخوازە شەرمەکەیت تو ئەزانم کە درۆکەیت خۆشی ئەزانی کە درۆکەیت ها 5 ساڵە ئێوەڵن ئارام ئەحمەد 3 شوقی لە لاهور وەرگرت کوا کاک لاهور شێخ جەنگی 3 شوقدا بم لەکوێ زەحمە نەبێ ئەگەر ڕاستەکەی تۆش ئازای وەرە بمەرێ بزانە کە ئیعلانێکم خۆمیان بزانە خۆم ناڵێم وەڵای یاومێتی وەزە من لە ئێوە ترسم وەزە من لەکو ئێوە ئەوە ڕوڕەشم درۆ لەگەڵ خەڵکا بکەم ها عیبە عیب ئێوە خۆتان دز و جەردەن وا مەزانە ئارام ئەحمەد وایە ئارام ئەحمەد ئێوە نییە من لەوە زیاتر قسە ناکەم شەو شۆگاتان خۆش بێ هیوادارم لە هەموو مسلمانە بەڕێزەکان دوعای بەخێرم بۆکەن کەم ئارام ئەحمەد چاک بێتەوە و ئەم کێشانەی حەل بێت چونکە ئێستا بە تەواوی چاک نەبووم کێشەم هەیە ئەو کاتە ئێمەوە بۆ کۆمەڵی قسە و باسی تر بۆ ئەم شەڕە هەروە درێژەیە کێشەیە ئەوەی کەوتم ئەمڕۆ شەو لایڤە مەسئولم لێ لەبارەی یاساییەوە ڕێزم تا دوا قسەی ئارام ئەحمەد هەر هەموو ڕاست تا دوا قسە هەر کەس یەکوتی ڕاست نییە ئەوە نۆکەری شانازە بە 2 فلس خوێری دانیشێ بۆ پارە ڕەشەکە بەسوی کاکە تەلەفۆنم بۆ مەکەن بە قوربانە بێ لایڤمانەیە ئیشمانەیە سەنعەتە شتە کاکە خۆ گاڵتە نییە برام هەرەوەڵە دەی خواتان لەگەڵ عەزیزان خۆشەویستان حورمەتێکی زۆرم بۆتان هەیە هیوادارم ئەم لایڤە لە هەموو شوێنێکا بڵاو بکەنەوە بەدەستی هەموو کەسێ بگا چاوی منن و حورمەتم بۆتان خواتان لەگەڵ خۆشەویستانی من خۆتان